بەڕاستی بە ئەرکی سەرشانی خۆیان زانیوە کەوا خەم لە ئایندەی منداڵەکانیان بخۆن وێڕای خوێندنی مەکتەب وێڕای خوێندنی زانستی مەکتەب زانستە ئیمانەکە زانستە پەروەردەیەکە زانستە سلوکەکەش چونکە لەم خولانەدا بابەتی ئاداب بابەتی عیبادات بابەتی عەقیدە کە بەڕاستی هەر کاتێک مناڵ پەروەردەیەکی جوانی هەبوو مایەی ڕەحمەتی ماڵەوەیە بەڵام ئەگە پەروەردەیەکی تەندروستی نەبوو مایەی زەحمەتی ماڵەوەیە ئەگەر لەبەر مەحدودی و لەبەر سنوورداری شوێنەکان و لەبەر نەبوونی توانە ئیستیعابی تەڵەبە و بەشداربووان نەبووایە بەڕاستی کەسانێکی زۆر تەڵەبانێکی زۆر خوازیاریانێکی زۆر بەشداربووانێکی زۆر کە تامەزۆی بەشداریکردە بوون هەبوون بۆ ئەوەی کەوابێن ئێمە وەریان بگرن بەڵام لەبەر سنوورداری وەقت و سنوورداری شوێن واروەها سنوورداری ئیمکانیات و توانستمان لەبەر ئەوە بەڕاستی توانیمان بە تەقریبی و نزیکەی 1000 مناڵ و 1000 قوتابی و 1000 گەنج و نەوجەوان وەربگرین ئەمە بە یەکسانی دەرگای ئەم خولانە مەنواڵا کردبوو بۆ هەموو توێژێک بۆ کوڕان و کچان بۆ کەسانێک کە پابەندی دینیان هەبێیانیان بێ ئێمە بە یەکسانی بۆ هەموو لایەکمان بەبێ ئینتیمای حیزبی لەبەر چاوگرتی ئینتیمای حیزبی و لەمە و لەشخوا پشتیوان بێ لە بەرنامەماندایە بە بەردەوامی هەم لەمەودا و هەم و هاوینانی تیژەکە عمر و تەمەن باقی بێ ئێمە برە و پەرە دەدەین بە کردەوەی ئەم خۆلە هۆشیاری پەروەردەی و ثەقافی و بەرز کەروانەی ئاسی ڕۆشنبیری و زانستی و پەروەردەیمان.